دوای سەردانمان بۆ لای جەنابی کاقوبا تاالبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بەڕێزیان بە سوپاسەوە ڕەزامەندیان فەرموو بە ئەنجامدانی سێ پرۆژەی شاری خانەقین کە وەستا بوون بەهۆی قەیرانی داراییەوە. ئەو سێ پرۆژەیە بە گوژمەی 3 ملیار و 600 میلیۆن دینار بوو. خۆشببختانە دوو پرۆژەیان تەواو بوو کە پرۆژەی قرتاوکردن و جادەسازی گەڕەکی دارەکوونارە بوو بای 2 میلیارد دینار و پرۆژەی دروستکردنی 4 هۆڵی خوێندن لەگەڵ 2 یاریگایە بۆ پەیمانگای وەرزشی خانەقین. ئەو دوو پرۆژەیە تەواو بوون. پرۆژەی سێمیان سەوزکردن و دروستکردنی جزرە و نافورەیە لە شاری خانەقین. ئەو پرۆژێش زیاد لە 90% پرۆژەکە تەواو بووە. ئیشی کۆتایی ئەو پرۆژەیەین خۆشببختانە ئەم ماوەیە تەواوە بێت.